لەبەرەوەی کە ژیان بۆ خۆی جۆرا و جۆر و ڕەنگە و پێک هاتەکەی وایە کە چیرۆکی جیاواز لەخۆ دەگرێت و هەندێک جاریش ئەو چیرۆکانە بە دڵی ئێمن و چیرۆکی خۆشین و هەندێک جاریش بە پێچەوانەوە هەروەکو ژیان خۆی. ئەم شەو لە چیرۆکە هەواڵدا چیرۆکی جیاواز دەبیستن کە هەندێکان ڕەنگە زۆر چیرۆکی خۆش نەبن، هاوکات کۆمەڵێک چیرۆکی سەرکەوتن و جیاوازی لە چیرۆکە هەواڵدا دەبینن. ئێوارەتان باش، شەوتان باش، بەخێربێن بۆ چیرۆکە هەواڵ، دۆنە بەکردتان لەگەڵە. دەزانین کە منداڵانی خوارد تەمەن 18 ساڵ بە پێی یاسا نابێ کار بکەن و ئەمە یەک لابۆتەوە. بەڵام لە دوای شەڕی داعشەوە منداڵان بە ڕێژەیەکی زۆر لە عێراقەوە هاتوونەتە هەرێمی کوردستان بۆ کارکردن و بە هۆکاری جیاوازی هەم کۆمەڵایەتی و بۆ بژێوی ژیانیان هەنێکیان کارەکەن. لە نێوان سۆز و بەزەی خەڵکیشدا خەڵک دابەش بوون بەسەر دوو بەرەیە. جۆرێکیان زۆر سۆزیان بەرامبەر بە مناڵانە هەیە و هەمیشە هاوکاریانەکەن، بە پێچوانەش جۆرێک لە خەڵک هەن کە بە مناڵانە بێزارن و ئاستی بێزاریەکەشان ئەگاتە ئاستێکە ئازاری ئەم مناڵایەن. اینجا لەم بارانشە جارێکی دیکە دوو سەرنجی جیاواز دێتە ئاراوە کە هەندێکیان دەڵێن ئەم مناڵانە خۆیان ڕەفتاری ناشرین ئەنوێنن و هاوڵاتیان ناچارەکەن کە ئەو جۆرە مامەڵەیان لەگەڵا بکەن و بۆی کە ئەو مناڵان لە خۆیان دوور بخەنەوەکەن. و هەندێکی جاریش خەڵکانێک هەن کە دەوترێت کارکردنی ئەو مناڵانە ئەگەر چی بە پێی یاسا قەدەغەش بێ، بەڵام ئەو مانای ئەوە ناگەێنێت کە هەر کەس بێوێت سوکایەتیان پێ بکات. میان بارزانی هاوکارمان راپۆرتێکی لەم بارەوە بۆ ئامادە کردوین، دواتر لەگەڵ میوانێکی تایبەتیشدا گفتوگۆی ئەوە دەکەین کە تێڕوانینی کۆمەڵگا دەبێت بۆ مناڵە کارکەرانە چۆن بێ. بفەرمون با سەرەتا راپۆرتەکە ببینین. بۆ خۆی دەگری کە بەم تەمەنە بچووکەوە قورسایی ژیان بۆی بەس نییە. زۆرجان ڕوبەڕووی سوکایەتی و لێدان دەبێتەوە لەلایەن ئەو کەسانەی کە دەیەوێت ئاویان پێ بفرۆشێت. بەخۆ گوتم لێرەدا ئەرشێ ئاو فرۆشە ئاو لێم ئایان لەبەر چی لێتێن؟ بەخۆ گوتم لێرەدا ئەرشم ئاو فرۆشە گوتی بڕۆ کورد. ڕۆژنێ لەم بازاڕدا چاومان بەدەیان منداڵی کارکردنەکەوێت کە بەردەوام ڕوبەڕووی ئازار دەبنەوە، بەڵام زۆربەی هاوڵاتیان هۆکارەکەی دەگەڕێنەوە بۆ بێزارکردنیان لەلایەن ئەو منداڵانەوە. خۆرز ئاج هەمووی ناوبازارە ناخۆش کردووە، شتەشکێنەوەکەن زۆریز ئاجن خۆیانە بەرسیارە کاکە خەڵک ئەترسێت لە خۆی ڕاکەنە بەرسیارە لێ ئەم جادیان ناخۆش کرد ناوبازار هەموو شەعرە بن بە زۆری. هەرچەندە بە پێی یاسا کارکردنی منداڵان قەدەغەیە، بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە هەر کەس بێوێت سوکایەتیان پێ بکات. منداڵانی شوکو هەر تاکێکی دیکەی کۆمەلگا مافی ئەویان هەیە کە سکاڵا بەرامبەر هەر کەسێک تۆمار بکەن کە سوکایەتیان پێ دەکەن یاخود ئازاریان دەدەن. ئەم بابەتانە ئەگەر کەسێک لە خانەوادەکەی خۆی ڕێگر نەبێ، پێم وایە ئەوە ڕۆڵی داواکاری گشتیە کە ئەم داوایانە بجۆڵێنەیە کە حاڵەتی لەم جۆرانە کە دەبێتە دیاردە و لەسەر شەقامەکان بە دیەکرێن، داواکاری گشتی دەتوانێت سکاڵا بزۆرێنە لەسەرام بابەتە و دواتر ئەوەی بەرپرسیارە لە هێنانە سەر شەقامەکانی ئەم مناڵانە لێ پێشینەوەی یاسایی لەگەڵا بکرێت. بەپێی ئامارێکی ڕێکخراوی جیهانی کاری منداڵان کە لە ساڵی 2020دا بڵاوی کردوتەوە 200 ملیۆن منداڵ کار دەکەن، هاوکات ئەوەی جێگەی سەرنجە لە هەموو کارکردنی منداڵەکاندا هەردوو ڕەگەز بەشدارن. لە هەرێمی کوردستان ئامارێکی فەرمی ورد بەردەست نییە، بەڵام زۆربەی منداڵانی کە کار دەکەن خەڵکی سەلاحەددین و مووسڵ و ناوچە جاجاکانی عێراقن. نیان بارزان، کوردستان 24 سلێمانی. بەڵ هەروەکوی کە لە راپۆرتەکەی بینیمان ئەوەی کە ئەم شەو چیرۆکە هەواڵ دەیەوێت لە ڕێگەی ئەم راپۆرتەوە و لە ڕێگەی میوانەکەشمانەوە گفتوگوی لەبارەوە بکەین کارکردنی مناڵان نییە بە دیاریکراوی، بەڵکو و تێڕوانینەیە کە دوایەوەی کە مناڵان دەچنە ناو بازاڕەکان و کار دەکەن لەگەڵیانە دروست دەبێت. میوانەکەمان کاروان کاکەڕەشە وەکو چارە سەرسازێکی دەرونی لە ستۆدیۆ میوانمانە کە کاروان زۆر بە خێراتی سپاس بۆ ئامادە بوون. زۆر قسەمان کردووە و یاری قسەی جیاواز هەبووە لەبارەی کارکردنی مناڵان و ڕەنگە زۆریش کۆک بن لەسەرەوەی کە مناڵان لە خوار 18 ساڵەوە کار نەکەن. بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە بە دیاریکراویمانە قسەی لەبارەوە بکەین ئەوەیە کە دواوەی کە بە هەر بارودۆخێک بێن منداڵانە لە بازار ینی ڕوبەڕووی مامەڵە جیاوازەکانی کۆمەلگا بنەوە لە تەمەنێکا کە ڕەنگە کۆنتترۆلی خۆیانیان بۆ نەکرێ و نەتوان کۆنتترۆل چاردەورەکەشیان بکەین. ئەو مامەڵە کۆمەڵایەتی کە ڕوبەڕووی ئەو مناڵانە هابێتەوە بێ مامەڵەیەکی چۆن بێت.
سەرەتا دەستان خۆش بێ بەداخەوە توانین نەک بڵێم ناڵانی سەرجادە بەڵکو قوربانیانی سەرجادە بەڕاستی ئەمانە قوربانی لە کۆمەڵگای ئێمەدا مامەڵەکردنی ئێمە بەرامبەر بەوان ئەگەر وا دروستتر بێ بڵین چۆن مامەڵیان لەگەر بکرێن لایانی پەیوەندیدارەوە چکە لە ڕووی تاکەوە ئێمە هەر تاکێک دڵنیام زۆرینەی تاکەکان لە کۆمەڵگای کاتێک کە ئەم ناڵانە ئەبینین بەو شێوە کارەکەن لە دڵەوە پێمان ناخۆشە ئازارە کێشین و ئیتر بە شێوەی جیاواز و هەر کەسە و لەسەر نیەتی خۆی هەوڵیشەدا هاوکاری بکە یا خۆی پێی خۆش نییە و دیمەنە ئەبینێ بەڵام دوجار ئەمە هیچ لە بارودۆخی ئەوان ناگۆڕێ ئەوەی کە پێویستە مامەڵەکردنی لەگەڵیانە حکومت لایانی پەیوەندیدار تەداخل لەمە بکە لەبەرەوەی تۆ وەکو خۆت باست کرد حکومەتیش پابەندە بەو یاسایی کە لەسەری و هەژدەوە نابێ کار بکە بەبست لە چ ڕوویەکەوە ینی کاکاران خۆ ئەم دوجارە مناڵانە ڕۆژانە مامەڵی تاواتی لەگەڵ کۆمەلگایەکەن ئەوەی کە لە ترافیک لای تێکە ئەیبینێت هاوڵاتیەکە کە ئەیبینێت ئەوەی کە مامەڵی لەگەڵاکە لەناو بازاڕی بینێت هاوڵاتیەکە ئێوەتانەوێت چۆن بەڵام وەسکەی من لەوە بوو چۆنی ئەم دیاردەیە نەهێڵی تۆ ئەگەرە و دیاردەیە نەمێنێ ئەو کاتەوە جۆرە مامەڵەی ژوو نادا چکە تۆ هەموو تاکی کۆمەلگات بۆ ناتوانین کۆنتترۆلکەی کە بە شێوەیەکی جوان مامەڵە لەگەڵ ئەو مناڵانە بکەن مامەڵەکردن لەسەر ئاستی تا کاتێک کە تۆ مناڵێکە بینی بەو شێوازە ئەتوانی تەنها بیزنەوە مەسەلەن بزەیەکی بۆ بکەی سەلامێکی لێ بکەی ڕەنگە ئەو شتێکی فرۆشێ لێ بکڕی باشە مامەڵەیەکی جوان وەکو مناڵێک مامەڵی لەگەڵ وەکو تاکێکی دروست یعنی وەکو مرۆڤێک کە هەموو مافێکی هەیە بۆ شێ مامەڵی لەگەڵکی پرسیارێکێنێتە ئارا ڕەنگە هەندێک جار ئەو تێگەیشتنەش لایەن کۆمەلگاوە دروست بێت کە بە جۆرێک مامەڵێکی عاتفیانە و بە بەزەییەوە لەگەڵ ئەم مناڵانەکەن ئەگەر چی ڕەنگە هەندێک جار خۆمان زین کاکاران هەندێک جار حاڵەتی استیغلالی تەیەکەوێت کەمینە و راپۆرت و بابەتانی کایان بینین و باسی ئەو جۆرە کەسانەکەن کە مناڵی خۆیانە خەنە بەرکار و لە کاتێکا زەڕوریش نین و پێویستیان بەکارکردنی ئەم مناڵانە نییە بەڵام لە هەموو حاڵەتەکانە ینی ئەبێت ئەو بارودۆخە چۆن بێت ینی ئەبێت مامەڵێکی بەبەزیانە یان جۆرێک لە سوالکردن بۆ ئەو مناڵانە دروست بێت زۆر باشە لە ڕووی مامەڵی کۆمەڵگەوە بەزەی خۆی ئەمە توانین بڵێن بەزەی هیچ کات ڕەنگە باش نەبێت چکە هیچ کاتێ مرۆڤ حەزی بەوە نیە کەسی بەرامبەر بەزەی پێیا بێتەوە تۆ لە کاتێ لە بارودۆخێکی ناڕەحەتای ڕەنگەوە باشتر بێ هاوسۆز بێ لەگەڵ تا نەک بە بەزەی بێت چکە بەزەی بریتێ لەوەی کە دەربڕینی هەستێکە لایانی خۆم بۆ کەسی بەرامبەر بەبێ ئەوەی لی تێ بگەم بەبێ ئەوەی بەشداری ئەو حاڵەتی ئەو بکەم بەڵام ئەگەر هاوسۆز بم لەگەڵ دەربڕینی هەستەکەم لێ تێگەیشتنیەکە بۆ ئەو دەستگرتنیەکشم ئەبێ بۆ ئەو لەبەرەوە زۆر جا ئێمە بەزەیەکانمان بەرامبەر بۆ مناڵانە لایەنی ئەکرێ باش و خراپیشی هەبێ لایەنە باشەکەی ڕەنگە وەک بڵێم ئەگەر هاوسۆز بین نەک بە بەزەی بین وەک ئەوە بێ ئەگەر مندا مناڵێک ئەبینم بۆ نمونە بنێشتە فرۆشی باشە لێرە چۆنەڵێ ئەزعەف الئیمانی من بۆی کە مامەڵەیەکی جوانم هەبێ لەگەڵ مناڵە دا ئەچەمێمەوە ئاستی ئەو سڵاوێکی لێکەم و بەکو مرۆڤێکی تەواو مامەڵی لەگەڵەکەم و بنیشتێکی لێ بکڕم باشە ئەمە هاوسۆزیەکە وەکو دەربڕین لەوەی تێ ئەگەم لەو بەڵام بەزەی ڕەنگە هەر لە دوورەوە کوردەواری خۆمانەڵە دڵم پێی بسووتێ و تەنانەت ئەگەرەکەم زۆر بێ بگاتە ئەوەی کە پارەیەکی بدەم و شتێکەشی لێ نەکڕم ئەمە هەندانێکە بۆ مناڵە لەسەر و کاری بەردەوام بێ و دەرونیشی ئەشکێ شکۆی ئەشکێ چکە بێتە زۆرێک لە ناهاوسەنگی لە ئاستی من و ئەو مناڵەیە وەکو سوالکردنیەکشی لێ باشە ئەمە لە ڕوانگەیەکەوە کە بە جۆرێک وەکو لە پێشەکی راپۆرتەکە شاوتم ینی بە جۆرێک خەڵک دابەش بۆ بەسەر دووبەرە هەندێکیان بەو شێوازن کەوتمان ڕەنگە بێسنوور بەزەیان بێتەوە تا ئاسی کە حاڵەتی ئاسایی و نائاسایی لە یەک جیهانەکەنەوە بەڵام دیسان بەرەیەکی تریش لە خەڵک هەیە ئەوەیە کە بە جۆرێک بە تایبەتی ئەو مناڵانە کە زۆرە بینرێن لە بازاڕا وەکو زۆر دووبارە بنەوە بە بەرداوامیشێکی دیاریکراویان هەیە لە بازاڕە وەکو گەورەیەک مامەڵەیان لەگەڵاکات ئەنی هەر تونند و تیژێک هەر مامەڵەیەک لەگەڵ گەورەیە کایکات وەکو کارکەرێکی گەورە وەکو کەسێک دوکاندارێکە لەو بازاڕەیە لەگەڵیا هاوپیشەیە وەکو ئەو مامەڵەی لەگەڵاکە ڕەنگە هەندێک جار تونند و تیژی بەرامبەر ببێنێ ئەمێ سەبارەت بەو حاڵەتانە ئێوە زۆر ڕاستە طبعاً ئەو کەسەی کە تونند و تیژی بەرامبەر بۆ مناڵە ئەنوێنێ ئەگەر لێ بپرسی بۆ خۆی عوزرێکێنێتەوە ئەڵێ ئەو ڕەفتارێکی ناشرینەکە ئەو بێزارمەکە بەڵام ئەمە
عزر نییە بۆی کە تۆ خراپ مامەڵە لەگەڵ ئەو کەسانە بکەیت چونکە ئەوانە هەمویان مرۆڤێکی تەواون و ئەبێ ڕێزیان لێ بگیرێ بەڵام کاتێک کە ئەڵێ ئەم مناڵە زەعاجمەکە یا خوڕەفتارێکی ناشرین ئەنوێنێ من دڵنیام بیست کاتێ ئەو مناڵانە لەو ئاستیانی بیانەوە کەسانی تر ئازار بدەن یاخۆت گەورەکان زەعاج بکەن بۆی ئەمانیشتون دووتیژی بنوێنن هۆکار هەیە پاڵەن هەیە لە پشت ئەوەی کە ئەم مناڵە بۆ ئاوا ڕەفتارەکە ڕەنگە تۆ خۆت وەکو خانوێکە بە بازاڕە ئەڕووی مناڵێک بێ ئەمە بۆ تۆ زەعاج بێ زیاد لێ نزیک بێتەوە دووسێ جارێک بێ شتێکت پێ بفرۆشێ بەڵام پاڵنەری ئەم هەڵسوکەوتەی چییە ئەوەیە ئێوێ بژێویە پێیا بکە وای لێ هاتووە لە کۆمەلگاکە یاخۆت فێر کراوە کەسانی کە نردویانە بەم شێوازە لە کەسەکان بڕۆ پێش بۆی بە زیان پێت کاریگەری دەرونی لەسەر مناڵانە دروستە بێ بۆ هۆیەوە چییە لە هەموو ڕوویەکەوە دروستە بێ ئاساییەکە بەلایەنەوە ئاسایە بێت و خەڵک بۆ جۆرلیان تووڕە بێت و دووریان خاتەوە طبعاً سەیریکە تۆ کاڵێ ئاسایە بێتەوە لە ئێستا ڕەنگە ئاسایی بێتەوە بۆ ئەو بۆی کارەکەی خۆی ڕاپەڕێنێ بژێ پێەکە بەڵام نەخێر لە هەموو ڕوویەکەەوە بە تایبەتی لە ڕووی دەرونی و هەڵسوکەوتەوە کاریگەری ئەبێت چونکە ئەم مناڵە دوجار کە گەورە ئەبێ بێ بە خاوەن کەسایەتیەت ئەکرێت لەم کەسایەتیە تونند و تیژی هەبێ ڕقوچینی هەبێ بەرامبەر بە کۆمەلگاوە دابنێم کۆمەلگایە جێ ئەمین نییە بۆ ئەو ئەبێ حەسادەتی بۆ دروست بێ تونند و تیژ بێ پەرژینێکی قایم بێ فێری دزی بێ تەنها لە پێناو بژێوی ژیانی بۆیە کاریگەری لە ڕووی دەرونیەوە زۆر خراپە بێ وە دوجار بیرۆکەشی بەرامبەر کۆمەلگا گۆڕێەوە هەڵسوکەوتیشی هەڵسوکەوتێکی تەندروست نابێت بەرامبەر بە کۆمەلگا و بەخۆشی چۆن ناتوانێت پارێزگاری لە شکۆی خۆی بکات دەست خۆش بە کاکەڕوان سواز بۆ هەموو قسانی کە لەم بارەیەوە کرد سواز بۆ کاروان کاکەڕاژ وەکو چارەسازی دەرونی کەس لە سۆدیەوە بە خۆشحاڵیەوە میوانمان جاواز لەم بابەتە بابەتێکی دیکە هەیە کە دەمانوێت ئێمام شەو لە چیرۆکە هەواڵا گرنگی پێبێن کە دەزانین کە بە پێڕۆشتن چەندە سوودی تەندروستی هەیە و بەردەوامیش خەڵکێکی جیاوازە بینین کە بە پێڕۆشتنیان کردووە بە خویەکی ڕۆژانە بەڵام تەمەنە 6 ساڵ بێت و بتوانین ڕۆژانە 40 کیلۆمەتر ببڕی ئەمە شتێکی کاموو کەسێک لە توانایان نییە شەمە خەڵەف ئاوارەیەکی شنگالە و تەمەنی 6 ساڵێک دەبێت و خاوەنی 11 منداڵە لە کەمپی بێرسوی زاخۆ دەژی و ڕۆژانەش بەڕێگایەکی دوور و درێژە کە نزیکەی 40 کیلۆمەترێکە بێ بە پێڕە تا ئەگا بە قەزای باتیڤە و دەگا بە زاخۆ و لەو ڕێگەیەدا بەردەوام دێتوە چێ شەمە خەڵەف خاوەنی ئۆتۆمبیلیشە بەڵام بەڵێت بەکاری ناهێنم و لەبەرەوەی کە دەمەوێت ڕەوشی تەندروستی خۆم بەم بە پێڕۆیشتنە چاک بکەم و بە پێ هات و چۆ بکەم و بە بەردەوامیشە بڕیاریاوە کە بەردەوام بێ لەسەر هیچ مزاخر یادوزی خدا حمله من 6 ساله تقریبا 5 ساله زیادت 5 ساله بار بکی مدیه خلق همون مثلا وکم کردستان زیدی همون چاوین بکن ریاضه قنجه خودم والا ملکم پا بیسفیا 2014 ساعات ونيفا رجال بام من هناك بهرول ب 9 ساعات بينا اخره هو 9 ساعات ونيفا قال ابو 9 ساعات ونيفا هرو شوتين هلا ريا مغوتا كوركي من النبي هذا مغولم شنا اباتو فام بين جو يا جو نكارم بين هلا سائق جماعه اتزاخوان برمده ساكن بين ورا سوار جمناز ابد سوارنا جماعه ما همو تقريبا 9 ساعات قش مزاح تبي خذ رياضة قن جانو فردول بامن أكا رياضة كربان كذا هذا يشو مرض وبعد شنو بانا 5 سال يعني رياضتكم شغله من الرياضة والله با تخطورة كيجي نكتيم ناس با تخطورة عبد ناس رياضة قلق يا قنجر رياضة مرض شنا بين هوس كارم شو بدو كو بيم يعني أزبط جهنان مش شو باتو فاوتم شو تم زاخو
كم تيم يا بيرسي بيرسبيا تيم زافو شما چمشكو جارنا شما أباتوفا ما تقريبا 5 سالي رياضتكم يعني بەڵێ دیارە ئەو هاوڵاتەی کە ئەو ماوە زۆرە دەبڕێ ڕۆژانە شەمە خەڵاف کاوارەیەکی شنگالە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لازا خۆمیانی ئێمەیە کاک شەمە سڵاوت لێبێت پێشەموو شتێک ماشەڵڵا چۆن دەتوانی ئەو هەمووە بە پێ بڕۆی باسێکم بۆ بکەت چۆن ڕۆژانە ئەو هەمووە بڕیت بۆ چیە چیت؟ والله چم كمبا بيسفيما خيراتنا قناتي وتكم وبخيراتنا وتكم والله اي بيسفيت مزاخو وجالنا شما باطوفا باشە بس اكتري شما باطوفا باشە چما تۆوە ئەچیت؟ بۆچی ئەچیت بۆچی ئەچی بۆ شوێنە؟ خودێ ڕیادا قەنجە نکام ڕیادە نەکەم باشە مەرامەتە چییە لێ ڕۆشتناتە؟ مەرامەتە چییە کاک شەمۆ؟ مەرامەتە چییە ژبەر چی دەچیە و جێ؟ خودێ 2 ساعات دگەمە زاخۆ 2 ساعات 2 ساعات و نیوە گەلێک دو نیون باشە ماندوو نابی؟ چاوە؟ ماندوو نابی کاک شەمۆ پێچێ بە باشی دەنگمان نەگاتە کاک شەمۆ بە باشی دەنگی منێت خودێ تقریبا هەمرێمە 57 ساڵن بەڵێ 57 ساڵن یعنی 5 ساڵی ڕیادەتکم 5 ساڵی ڕیادەتکم و ڕیادا قەنجە و هەتا نەوە الحەمدلله یعنی ئەزی ساغڵەمم و ئیشەکل بام چێ نەبوویە نەچمە با تەختورێکی باشە کاریگەری لەسەر سحەتت چۆنە سحەتی تۆ چۆنە ئێستا سحەتت چۆنە ڕەوشی تەندروستی تۆ چاوە گەلێکێ باشە خودێ باشە هەستەکەی بەو کاریگەری ئەو وەرزشە ئەو ڕاضەیەت لەسەر سحەتاتە سحەتام گەلێکێ قەنجە وەڵا سکارم چمە دهۆکۆ بێم یان خۆ دەرنێنم باشە بۆچی بە سیارە بە ئۆتۆمبیل ناڕۆیت تۆ ئۆتۆمبیلت هەیە تەنپێلە ناهرم تەنپێلە ناهرم هەنوە گوتم تەلەفۆنام بکرد قناتە 24 گوتم گۆوەرە ئەسانمە دەرکارێ بێجە بەر سەیاوان من نکاریس بێم از قمارێ هاتم يعني مدليس بها بين بس شيف باشا هیچ ڕۆژێک بە پاسکیلیش ناڕۆیت بە هەر بە پێ ئەچیتەوە شوێنە پاسکیلیش بەکار ناهێنیت خودێ لاشێم پێی گەلێکی خۆشە لاشێمی خۆشە و مەرەد البام چێ نابن و ڕیادە قەنجە و مدوێ عالم مدوێ خەڵک مثلا ڕیادە بکە و چاول مەبکن و ڕیادە قەنجە یعنی ئیشەکل باز لاما چێ نابێ و یعنی ئەز یعنی 5 ساڵ هەیە ڕیادەتکم ئەم نەچمە با تەختورێکیە ئەبەت ناچمە با تەختورە باشە تۆ خۆت هیچ نەخۆشیێکی لەگەڵا نییە ئەوە بۆ تۆ ئاسانە نەخۆشی لەگەڵا نییە هیچ نەخۆشێک چاوە؟ هیچ نەخۆشیێکی لەگەڵا نییە کاکشەمە نەخۆشیت نییە نا نەخۆشیێک نینە البام الحەمدلله نا نینە ئەبەت باش حتا نەخۆش وەڵا نۆ مکاری چمە دۆک و بێمە یعنی خۆ دەرنەینم
زۆر باشە کاک شەمۆ سواسی ئامادەبوون تەکەم سپاس کە میوانی چیرۆکە هەواڵ بووی شەمۆ خەلەف وەکو ئاوارەیەکی شنگال کە بە وزەیەکی باشەوە کە ئەگەرچی تەمەنێکی هەیە بەڵام بە وزەیەکی باشی گەنجانەوە ڕۆژانە مەودایەکی زۆرە بڕێ وەکو خۆشتان گوێتان لێ بوو ینی ئامانجەکەی ئەوەیە کە بۆ تەندروستی خۆی بەو شێوازە و ماوەیە ببڕێت. چەند هەفتەیەک بەر لە ئێستا بەرنامەی تایبەتی چیرۆکە هەواڵمان کرد کە لەسەر کاڵبوونەوەی بەشێک لەو شتە کولتوریانە بوو کە بە جۆرێک کاڵبوونەتەوە لە بەرنامەکەی مناقەشەیەوەمان کرد کە زۆر شت لە کۆندا سەرچاوی چێژ بوون و سەرچاوی خۆشی بوون بۆ خەڵک و بەشێکیش بوون لە کولتوری کوردەواری کە نابێت ئیتر کاڵ ببنەوە. ئەو تا دیارجەمالی هاوکارمان چۆتە گوندێکی ئەم کوردستانە و لەوێ بینیوێتی کە هێشتا شەوچەرە و میوانی و شەوانی دانیشتنی پڕ لە گێڕانەوەی نوکتە و بەسەراتی خۆش و گۆرانی و یاریە کوردەواریەکانیش سەرچاوی چێژنی خەڵکن هێشتاوە ئەمەش ئەو پێماگەێنێت کە هەندێک شوێن هێشتا گرنگی بەو نەریتە کوردەواریانایەن و تەنانەت هەندێک کەسیش لە شارەکانەوە چوون بۆ وەرگرتنیەوە خۆشیە. لەو گوندەدا زۆرینەی شەوان گوندنشینان هەر جارە و لە ماڵێکا کۆبنەوە و لە کۆتایی هەر دانیشتنێکیشدا دەست بە خواردنی شەوچەرەکەن. قسە و باسەکانیشیان هێندەی تر دانیشتنەکانی گەرمتر کردو و پێکەوە بە ڤیدیۆ ئەو دانیشتن و شەو گەرم و گوڕێی خەڵکی ئەو گوندە ئابینێ. خوانێک وەک ژیانی نێو گوندەکەیان سادە چاکە پێگەیوە بارانی بە ڕەحمەتی چاکباری ئینشەڵا لەگەڵ قودانی هەر پارویەک باز لە سوچێکی ژیانیان دەکات. مام مەحموود و پورە سازگار بە درێژایی تەمەنیان هەر لە گوند ژیاون. ئامادەشتین بە یەکجاری دەستبەرداری ژیانە سادەکەیان ببن و ڕوو لە جەنجاڵەکانی شار بکەن چونکە دەڵێن تازە ڕاهاتووین. ژیانێکی سادەیە لادیەگە بێتەوە ئەنجا هەموو میوە و بەرهەموو شتەکانی خۆتە نایکڕی لە دوکانەکان ئەوە دەوری زۆرە بەڵێ نەختێ ناڕەحەتترە بەس ژیان لە لادێ منە لەم خۆشترە هەم هەواکەی پاکترە زۆر خۆشترە لە شارەکان. بەخۆر باران دەبارێت. کۆڕی دانیشتنی شەوانی گوندەکە گەرمتر لە گرمەی هەورەکان. مام مەحموود لە گوندەکەی خۆیانەوە خۆی گەیاند بە گوندێکی تری شار باژێر تا بەشدار ببێت لە دانیشتنەکە. بوونە بە دوو بەشەوە و یاری کڵاوێن ئەنجام دەدەن. ناو بەناوەش گۆرانی دەچڕن. مامۆستا ئەحمەد دانیشتووی گوند نییە بەڵکو لە شارەوە بانگێشت کراوە. هەر شەوەی لە ماڵێک کۆوە بینەوانەیە یەکەم بوارە کۆمەڵایەتێکەکەمان بەهێز دەکات خزمەتێکەکەمان تازا ئاکاتەوە و هەروەها خۆشەویستی لە ناو یەکتریا بڵاوە بێتەوە کۆڕ و کۆمەڵەکانمان بەهێز دەکات. ئەمە نمونەی کوردایەتیە و مەردانەی کە هەمومان کۆ بینەوانێ بۆ ئەم کۆڕ و کۆمەڵانە ئەنجا جاری وایە گۆرانی ئەڵێن جاری وایە گەڕاڵاوژێ دروست دەکەین. هەر یەکەی لە لایەکەوە هاتوون هەر یەکە لە شوێنێک هاتوون زۆر شەودا نشیناوە بۆ شەوچەرە گۆرەی بازی دۆمینا ئیتر شەوچەرە وەکو گوڵە بە ڕۆژە و مێوژ و گوێز و ئەم شتانە بەدەم یاریەکەەوە بەکارێنینەی خۆی نوت. تا درەنگانێک سەرقاڵی یاریکردن بوون کەس نەی دەزانی کێ براوە بووە و هەمووی خۆی با براوە دەزانی. دوای یاریە کوردەواریەکان دەست بە خواردنی شەوچەرە کرا.
ئیدی هەرچی بەرهەمی خۆماڵی هەبوو دانرا دەمەتەقێ و گێڕانەوەکەیان زیاتر درێژەی کێشە. دیار جەمال، کوردستان 24 شار باشار. ئەو خواردن و مەجلیس و کۆڕ و جوانە کەی ئەوەن مرۆڤ دەستبەرداری کولتورێکی ئەوەندە جوان ببێت. کوردستان و گوندەکان هەمیشە ئاوادان بن. ئێوەش ئاسوودەتان دروست باشن.